واللهی مەکتەبەکانی ئیشق زۆر مەکتەبی ڕێک و پێکن لە خلالی ئەوەی کە مندارەکانم لەوێ تەڵەبە بووینە زۆر ئیسیفادەیان لێکردیە و هەروها زۆر متعاونن کە ئیدارە و کە مامۆستا لەگەر باوک و دایکانی قوتابیان زۆر ئەمە دایکیان معدل ئیتیسالیان پێدەکات لەسەر خەتە لەگەریان زۆر ئیسیجابەیان باشە وابزانم لە هەموو مەکتەبەکانی ئەهلی لە هەولێرێ لەو ناحیەی ڕێک و پێکترن. بەڕاستی ینی مەکتەبی ئیشق قوتابخانەی ئیشق لەو مەرحەلەی کە ئۆنلاین دەستی پێکرد لە مانجی هەشتی ساری 2020 زۆر ئیسیفادەیان لێکردێت چووکە ئۆنلاینەکە مباشرە و بێ تاخیر بوونە و ئیسیجابەی مامۆستایەکان لەگەر تەڵەبەی زۆر ئەساسە چووکە ینی تەڵەبە دەزانیتن هەنجین دەزانی کەوا یەکێک لە دویتی دەبی ئەوە مستعدبی لە بۆ خوێندنێ مستعدبی لە بۆ خۆی پیشاندا لە ئۆنلاین و ئەوانە لەو ناحیەی باوەڕکەم ئیشق لە هەموو مەکتەبەکانی دی لە هەموو قوتابخانەکانی دی لەو ناحیەی متەتەورتر و ڕێک و پێکترە ئەوەی کا من ملاحەزم کردیە لە ئەسنای کە لەگەر منداڵەکانم ئەومە یعنی تعقیبیان دەکەم لە خوێندن و لە ئۆنلاینی ڕاستی زۆر سوپاسیان دەکەین خەتوەکی زۆر مهمە ئەو مەکتەبەکە ئەو قوتابخانەی ئەترافی پێ بکرێت دووەلیان لە بریتانیا و لە ئەوە تەڵەبەش حز دەکات کەوا شەهادەکەی یعنی شەهادەکی معتەرەفە و لێ بەڕای من زۆر خەتوەکی زۆر مهمە ئەوە هەتاکەوە من نەمان دەزانی کە زۆر کەس پێیان دەگوتین دەیانگوت ئەو مەکتەبانە ئەو قوتابخانانە ئەوە نییە معتەرف نییە دووەلیان بەس ئێستا لەو شادەی کە جەنابتان وەرتان گرتیە بەوەی کە جێشمان لێ بووە زۆر خەتوەکی مهمە و ئینشاڵە بەردەوام دەبن لە بۆ چتی زیاتریش لە بۆ ئیشقی یعنی پێمان خۆشە کەەوە دەوام پاش ئۆنلاینی ببیتەوە نازام قەرار دەرچۆ لە وزارەتی کە مانجی سێ تەڵەبە دەبی حزوری هەبی لە مەکتەبێ دەبی هەندە خەتەواتی وەرگرن لەبەر ئەو نەخۆشیە و پاتایی کە هێستا هەیە کۆرۆنەی نەخۆشی کۆرۆنەی لە بۆ ئەم مندار و ئەوانە زۆر ئەساسە چونکە مەرحەلەی کۆرۆنەی چیتە مەرحەلەکی دی ئێستا مندار هەندێک زووتر ئەو پاتایی دەگرتەوە فەرزامان وایە ینی احتیاطاتی خۆیان لە مەکتەبی وەرگرن چکە ئەمە بەڕاستی وەزعەکەی سەحی لە عمومی دنیاە نەک بدەین لە کنەما ئێستامە بەنسبەتەمە کوردستان لە هەموو دەوڵەتی دنیای باشترین حالەتمان زۆر کەمە و وەفیاتیشمان زۆر کەمە ئینشاڵڵا ئیشقیش بەخۆی دەزانی و تەسەڕف دەکات لەگەر ئەو مندارانە و لە بۆ وقایە و ئەو شتانە زۆر سوپاسان دەکەین ئەڵڵا هەر ئەوها بەردەوام دەبن و ئەو ستافە ڕێک و پێکە چونکە من بەڕاستی مندارەکانم لە تەکوینیان لە بۆ مەکتەبێ لەو قوتابخانەی ئیشق بووینە بەخۆمەوە چەند سارە متەواسلم لەگەریان و ئیشاڵە هەر بەردەوام دەبن و منداری دیشم گچکەکەم ئیشاڵە ئەو ساریش ئەویش داخی دەبی لە ئیشقی لەبەر ئەوەی زۆر لیان مرتاحین.